گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگی گەل لە هەر شوێنە گوێبیستی ئێمە سڵاوتان لێبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسی ئەم جارشمان تایبەتە بە دوایین گۆڕانکاریەکانی ناوچەکە و هێرشی چەتەکانی تورکیا بۆ سەر حەڵەب و ڕۆژاوای کوردستان. بۆ قسەکردن لەسەرم پرسەش میوانداری ڕۆژنامەنووس سیروان هەورامیمان کردەوە. سیروان سپاس. سەرەتا گەر بپرسم ئەوەی دەگوزارێت لە ناوچەکە چییە و ئەو گۆڕانکاریانە چین کە باز دەکرێت؟ بەر لە هەموو شتێک سڵاو هەیە بۆ گوێگرانی بەرنامەی ئێوە. وەکو زانن ئەین دۆخەکە بەڕاستی هەموو کە زۆر پۆشتە باسی دەکات کە زۆر لە ناکاو ڕوویدا، هێرشی بۆ شێوازە چاوەڕوان نەکرا بوو. بەڵام کاتێکی شکەمێکی دۆخەکە دەخوێنیتەوە، یعنی توانین بڵێن چاوەڕوانێکیش دەکرا کە شتێک ڕوو بدات. یعنی وەکو زانی مەسەڵەن ئەوەیەک و بەکڕاوندێکی بکەمەوە بۆ دواوە، مەسەڵەن لە تورکیادا ماوەی دوایە لە مانگە تێپەڕبوویەدا زۆر بابەتی جیاجار ڕوویاندا، ئەوەی کە تاوبوونێکی بەوەی تورکیا لەوە دوایە دەبینرێت، چونکی خەریتەیەکە دوای ئەوەی کە حەماس و حیزبوڵڵا مەسەڵەن لایەنی ئیسرائیل کۆڵێک وتی شەڕێکی ئەوات ڕوویدا بە جۆرێک ڕادەزمیان تەسمیەتیان قبول کرد. یعنی هەنگاوەکانی دیکەی ئیسرائیل هەون، هێندە خەریتە هەیە کە ئیسرائیل دایدەڕژێت بۆ ڕۆژهەڵاتی ناوین. پێشتر باسی ئەو شتانە کرا بوو، یعنی وەکو ڕێگای داود باسی دەکەن. لەو ڕێگای داوددا حتا مەسەڵەن فرات دێت تا حەڕان دێت، مەسەڵەن کۆڵی مێشتێکی مێژوویە. یعنی هێندە ئەو شتانە دەستێوەردانی کە تورکیا دەکرا، لە هەمان کاتدا باسی ئەوشی دەکرا کە لە ڕۆژاوای کوردستان بێژن لە سووریەدا ستاتویەک بۆ کوردان قبول بکرێت. ئەو ڕاستیەک بوو. ئێستا دوای ئەمە یەک دوو ڕاوە لەم شەڕە تێپەڕ دەبێت، هێندێکی ئاڵۆزەکان کەمکەم ئاوا کۆڵێ جێگیر دەبن، ئاڵێن هێرشەکان مرۆڤزانین کێ خەریەکی چیەکە، چون لەم یەک دوو ڕۆژێت پێشوودا مرۆڤ دەمەستەی دەکرد زۆر شتێکی ئاڵۆز تابلۆکی زۆر ئاڵۆزەوە فەقیزە کەمکەم تابلۆکە ڕوون ئەک دەبێتەوە. ئەو هێرشان شەکران دیارەکە لەم بابەتەوە کوتم ئەو مەسەلەی ئیسرائیل ئەو نەخشەیەکە هەیەبوو، تورکیا لەو بابەتە ناڕازی بوو. ئەو ڕاستیە پێشەی ئاماژە پێکرا و ترسێکی زۆری لێنیشتووە لە تورکیا لەسەرەوەی کە کورد بتە خاوەنی ستاتەوە. کێشەی تورکیا لەسەر ئەسای دەوڵەتی قوڵ ئەو فاشستە پێکی دێنن هەمیشە مەسەڵەن 100 ساڵە لەسەر ئەوەی کە کورد نەمێنێ، لەسەر ئەرمێنیەکان مەسەڵەن لە بواری سیاسیەوە لە ناوبرد یا ئەو نەتەوەکانی دیکە وەکو لاز و چەرگس و ئەوانیان مەسەڵەن ڕۆمانەکانیان هەموو کرد بە تورک دونمەیان کردنەوە. لە 100 ساڵی ڕابردوو ناتوانین کورد بۆ شێوازە دەکەن. ئەمە هەمیشە وەکو مەترسیەک لەسەر ستەری تورکیا هەبوو و ئەم شەڕەش مەسەڵەن دژی بەتایبەت دوای ئەم نزیک 47 ساڵی مەسەڵەن پارتیەکانی کوردستانە ئەوان دەیانویست کە لە 100 ساڵدا حەباسی پێگەکەنەکان، بەڵام لە 100 ساڵ 50 ساڵی ڕابردوو دەبێژن لەم نیو سەدەیەکە پێگەکە وڵاتێک کۆشانی کردووە، کوردبوون زیندوو بۆتەوە، نەکتریا زیندوو بۆتەوە بۆتە قوارێکی سیاسی. ئێستا لە پارلەماندا لە شارەوانیەکاندا کوردێکی هەیە کە ئیدی داوای مافی سیاسی خۆی دەکات، وەکو ئاکتیڤەیەکی هەیە. ئەمە لەبێ نەچوو بۆ دەوڵەتی تورکیا. لەبەرەوە ئەگەر سێبکەن وتم ئەو ترسە چییە؟ یعنی ڕۆژهەڵاتی ناوین تووشی گۆڕانکاریێک دەبێت. گۆڕانکاریەکان لەسەر کورد بەڕێوە دەچێت. یعنی ئیسرائیلیوانان مەسەڵەن لەسەر ئەو ڕایە هەن کە کورد یعنی ئاکتەرێکی سەرەکەیە لە ڕۆژهەڵاتی ناویندا، دەوڵەتی تورکیش بۆ کە کورد نەتوانێت دەرفەتە کەڵگۆرگرێت. ئەمە بینان مەسەڵەن لە مانگی ڕابردووە باسی پرۆسی ئاشتی و ئەم جۆرەشتانێک کردو و چاپەکردن لەگەڵ ڕێبەراپۆ و ویستی ناوبەری ئێمراری و قەندیل و لایەنی سیاسەکان بۆ دەمپارتیوان ناکۆکی دروستکە بە جۆرە وان نیشاندات کە ئەمانە پێکەوە ناکۆکردن و هەتا سناریۆکەی ئەو کەوا نیشاندا بۆ دەرەوە کە کورد مخاتەبێکی نییە. بەڵام لێدوانی ڕێبەراپ لە زینداندا دوای کەجەکە و دوای دامپاردیوانە هەموو ئەوەی نیشان هەتا هەڵوێستەکەی گەل بەتایبەت ئەو ڕێپێوانی کە لە 16 مانگ ڕابردوودا لە کۆلبەڕەوە ئەوەی هەموو نیشاندا کە کورد یەک دەستە. ینی ئەزانێت چی دەوێت، ستاتوەکەی ئەو شتەکە دەوێت، پلانەکەی نەخشەڕێگاکە هەموو دیارەوە ڕێبەراپش وەکو مخاتەبی خۆی لە ئێمراری دەنیشان کردووە. ئەمە هەموو ئەو پلانەیەکی دەوڵەتی تورکیا داینابوو کە بتوانین بە ڕێگەی خۆدا پار و نەزان پەدەکە و ئەوانەدا هێندێک کار ئەنجام داد کە کۆڵێ بشێویە دروستکات و کوردێکی گرێدای خۆی دروستکات کە لە پرۆسەکە بەشدار نەبێت. ئەو شتە وەکو سناریۆ تێکشکە. ئەم هێرشە ئەساسەن بۆ ئەوە بوو. يعني أتوانو أولن چونكي أجر بيتامي مثلا هفته لون بريج بود دم بارتي أماجا مترسيكي أواكر وتي نابه دولة تركيا بستاد لو هلاك مثلا نابري أو هالجاد كان أمريكا بريوت شو ترامب وان دا جوردن
راسە ئیدارەی ئەمریکا دەگەڕ کۆشکی سپی ناوێت لەو تەرفەتە مەسەڵەن کەڵوەرگێ بۆ هێرش بۆ سەر ڕۆژاوە بۆچی چونکی لە ناوخۆ تووشی بێهیوایی بووە و ئەوش دەزانێت کە ئەو پلانێکە هەیە لە ڕۆژهەڵاتی ناویندا کورد دەبێتە خاوەنی ستاتۆ ئێزەمە لە باشی کوردستان ستاتۆیەکمان هەیە لە ڕۆژاوی ستاتۆیەک دروست دەبێت بۆ ئەوەی کە ئەو ستاتۆ دروست دەبێت هێرشێکی وای دەست پێ کرد جا ئێستا ئەم ستاتۆیە ئەمە باسەی لەوێدایەکە نێ هەڵێت بەسا بۆ هێرشەوە بە دوو ئارمانج ئەو هێرشەکراوە یەکەم ئەوەی کە دەوڵەتی ئەسەد تەنگە تاوکە بۆی کە لەگەڵ تورکیادا هاوڕا بێتەوە چونکی پێشتری چنددە هەوتی وتوێژ بکاتەوە جۆرەشتان هەتا ئەردۆغان وتی وەکو براپێکەوە مامەڵە کنێمانە قبولیان نەکرد بەشێکی ئەوەیە یعنی ئەو سناریۆکیە سناریۆکی دیکەشی ئەوەیە کە نەهێڵن کورد ئەو ستاتۆیە تەمە هێرشێکە کە دوای لەسەر دەستکەوتانە کە کردوێتی دەوڵی تورکی و ڕێگەی چەتەکانەوە دەستگا مامەڵەکردن ئەمە ئەساسن بۆ ئەوەیە کە لە ڕۆژاوی کوردستاندا قواری خۆڕێوەبەری نەبێت بۆ ئەوەی کە ئیدی ئەو پلانێکە هەیە وەکو دروستکردنی ستاتۆیە بۆ کورد لە ڕۆژاوی کوردستاندا پێ گۆڕانکاری لە سووریەدا ئەو شتا ئیدی بەکۆڵێ چەندە بتوانێت بچووی کاتەوە چەندە بتوانێت لای بەرێت ئەوەندە بۆ ئەو کارە بۆ ئەو بەرژۆندیە ئەین تورکیا سۆشتا حسابی کردووە بەڵێ کەواتە لە ئێستادا پێگەی کورد لە چوارچووی ئەم هێرشانەوە ئەو گۆڕانکاریانی کە هەیە و بە تایبەت پێگەی کورد و ئەو مەترسیانی کە لەسەر کورد هەیە بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان و لە هەردوو گەڕێکی شێخ مەخسوود و ئەشرفیە ئەو مەترسیانە چین و لە ئێستادا کورد کەوتوتە بەر چ لێشاوێک بەر چه هەڕەشەیەک ئەو هەڕەشانە چین کە بێگومان زیانی بۆ کورد دەبێت و پێویستە ڕوونی بکەینەوە بۆ هاوڵاتیان لێسن وەکو ئەوەی ڕاستێکی خۆی مەسەن لەو هێرشاندا منە نەمانەوێت مەسەن دەوڵەتی ئەسەد دووانە کشانەوە بێگومانی ئەوەیش بۆ خۆی لێرەدا کورد ئێمە کێشەمان ئەوەی مەسەن وەکو کورد چنی ستاتۆیەکمان نییە ئاستی جیهانی مەسەن وەکو ستاتۆیەک ناناسرین ئەمە ئێمە لە جۆرافیەکە ژیان دەکەین مەسەن جۆرافیا ئەفرین هەیە مەسەن بۆ شێوازەیە شەهبا هەیە وەکوڵێ ئەو هەرێمانەی کە لێدا هەن عەزاز و ئەوانە مەسەن لە حەلەبدا کورد نەکو ئێستا مەسەن دەستە دەمی سەلاحەدین بیدا ئەوانە هەر لێدا هەن مەسەن دوای مەسەن زۆری کوردی چونەتە یاسەدە دوو گەڕەکە وەکو شێخ مەسعود و مەسەن ئەشرفێت بمێننەوە ئەوانە ینی ئێمە دۆڵی تورکیا دەیەوێت دموگرافیەکە تێکدات بەڵێ ئەو چەتانەوە ئەو بۆی وەکو کورد کێشەیە ئەگینا شەڕەکە مەسەن شەڕێکە دەکرێت بەڵام لەوێدا چەندە کورد مەسەن لەو هەرێمان دەردەکەوێت ئەوانە حتا ئارمانجیان ئەوەیەکە کورد لە ڕۆژاوی فڕاتدا نەمێنێت ینی ئارمانجەکە بۆ شێوازەیە تا مەسەلا ئەفریندا نەمێنێت لە ئەو کامپانیە شەهبادا تا نەمێنێت تا مەسەلا ئەوە نیە کە مەسەن تەنها ڕێوەبەرێکی نەمێنێت ئەنێ کورد دموگرافیا نەمێنێت ئیسش مەسەن سەر ئەوە ئیندەکان پێداگیری دەکەن کە لە گەڕاکانی شێخ مەخسوود و ئەشرەفیش نەمێنن ینی لەدا بەرخودانی کورد هەیە گەلی کورد هەیە و پێویستە گەلی کورد مەسەلا بارەدا وەکو گەل هەموو شایەکی مەسەلا مەسەلەی تەنها لایەنێکی سیاسی نیە وەکو مەسەلا هەر چوار پارچە کوردستاندا ئێمە وەکو گەل چونکە ئەو دموگرافیایە تێگەچێت ینی ئەوان پلانێکی وە شێوازان هەیە داڵێن ئەو پلانە مەسەلا بریتانیە مەسەلا پێشتر سەردەمی مەسەلا ئەو دایانڕشتووە چونکە ئەگەر بزانین مەسەلەی لۆزان و ساکیسپۆکەوانەدا ینی کورد تا ئاستی لە باشی کوردستان قبول کرا و دوای وتیان لە هەرێمەکان وەکو باکوور مەسەلەی ڕۆژاوا ئەو شتانەیە دوای مەسەڵاگە کرا بە هەڵبژاردن و بە ڕێفراندۆم و جۆرەشتانە خۆیان مەسەڵەن سەربەخۆی خۆیان دەست بخەن و پێوەزۆنە بۆ وڵاتەوە کەنای کوردستان دروست دەبێت لە باشی کوردستاندا ئێستا ئەوان ئەو شتیان وەکوڵێ بۆ لای ئەوانەوە هەرێمەکانی فڕات بۆ ڕۆژاوای فڕات قبول ناکەن وەکو کوردستان ئەتاوانە تەنیا لە باشووری کوردستانیش لە باکووری گەستان فرات لەکوێ دەست پێ دەکات ئەو دی و فرانسیس منتەقەی مەرعەشە مەلاتی و درۆشتانەیە مەسەڵەن ئەوکو نایەنە وەکو کوردستان بۆ هێزێکی زۆر مەسەڵەن بەکاردێنە بۆ ئاسیملەکردنیان 100 ساڵە زۆرترین ئاسیمیلاسیۆن لە منتەقەی مەلاتیە و مەرەش و ئەو هەرێمانە مەسەڵەن هاتایە بەڕێوەچوە فقط تا ئێستا نەیانتوانێت بۆ ئارمانجە بکەین ئێستاش مەسەڵەن لە ئافرین مەسەڵەن 2018 هێرش کرا بۆ ئەویا ئەساد ئارمانجە ئەوە کە لێدا کورد نەبێت کوردی ئافری مەسەڵەن هەر لە شەهبا مایەوە لە دێرۆزۆن نزیکی ئەوە نزیکی
8 ساڵە تقریبا ئاوا لێدا ماوەتەوە و خەریکە بەرخۆدەدات لێدا کامپیدا نابوو ئێستا دیسان بەڕێگەی چەتەکانەوە ئەیانێ مەسەن لەو کامپانیان دەریان خن ئەمە مەترسی دموگرافیات ئەساساً بۆ کوردە فقط مانەوێنمانە لێدا هێزێکیشە بەسان هەم هێزی ڕزگاری ئافرین هەیە هەرە لە ڕۆژاوای کورد ئافریندا کە لێدا بەردەوام چالاکی و شەڕ دەکات و تێکۆشان دەکات بۆ ئەوەی کە هەریکەم هەبوونی کورد حزوری کورد بمێنێتەوە و لە هەمان کاتێ لە لێرە زوورەواندا هێزەکانی پاراستنین لێرە زوور هەیە مەسەڵەن بگورن لە ئەشرەفیەواندا هێزی بەرگری ئەشرەفیە و شێخ مەقسوودوانە هەیە پێشتریش لە سەردەمی شەڕی داعشدا ئەو دووگەڕەکە بەشداریکی ئاکتیڤی شەڕی گەری شۆڕژگیریان کردبوو توانیان ڕێخستەکانی خۆیان بەهێز بکەن هەیە تا ئێستا چەتەکان نەیانتوانی وەزەفر بۆیان ببن ئەمە ڕاستیەکە چونکی بمانەوێت نەمانەوێت لێدا هێزێکی ڕێخستنکراوی هەیە هەیە لەو بوارەدا بۆ کورد مەترسیکی ئەوە هەیە کە دموگرافیەکەی خۆی دەست بێت بەڵام لە گشتیدا ئەگەر ئەوە بڵێم ئەم شەڕە خازانجی کوردی دەشکێتەوە گرنگەوەی کورد سیاستێکی باش بەڕێوە بێت بە خازانجی کورد دەشکێتەوە چونکی ساتۆیەک دروست دەبێت کەواتە توانین بڵێن کورد ئەتوانێت چی سوودێک لەو هێرشانە لەو گۆڕانکاریانی کە لێرەسایە دروست دەبێت و پاشان جێگای خۆیەتی بپرسین یعنی لە دوای دەستپێکی هێرشەکان زۆر باس لە هەردوو گەڕەکاکرێک و بەڕێزش باس کرد کە ئەمە پێشتر بەشداری گەلی شۆڕژێڕی بوون ئایا وەکەوەی کە بە تایبەت لە میدیاکانی باشوور باز دەکرێت کە بێگومانی مە دەزانین هەر گۆڕانکاریەک لە ڕۆژاوای کوردستان پەیوەندی ڕاستەوە خۆی هەیە بە پارچەکانی دیکەی کوردستان و بە تایبەت باشووریش ئایا ئەوەی کە باس دەکرێت و میدیاکان زۆر کات بە نەئاگایی خێنە خزمەت دەوڵەتی دایکەری تورک و ئایا کورد لەو گەڕەکانە یاخود لە ناو ئەو پێگە سیاسی کە ئێستا شەڕەکانی تێدا گوزارێت ئەوەندە لاوازە کە بتوانێت بە ئاسانیە یاخود داگیر بکرێ وەکوەی لە میدیاکان باز دەکرێت و باز لە هێرشەکانەکرێت یاخود گومانی تێدانیە کە ئەم دوو گەڕەکە بە پاڵپشتی و هێزانەی دیکە هەیە و پاشان قەسەدەش دەتوانێت زۆر هێرشی بەهێزتری هاوشێوەی ئەوە شتێک بشێت ئاگاداری مەسەڵەن بویێری زۆر گۆر لەوەشمان تێپەڕکلەوە کۆبانی یەک گەڕێکی ماوە بەڵام کۆبانی ئیسلامە لە پێواژەی ئازادکردنی کۆبانی ئەوسانە ئەو ساڵە تێپەڕ بوو ئەسان توانی قارەمانیەکی لە ئاسی جیهاندا بنوێنێت ئەو ڕاستیکی خۆی هەیە مەسەڵەن ئێستا یعنی ئەو بەرخۆدانە هەیە گەلی کورد بەرخۆدانی خۆی بکات تێکۆشانی خۆش دەکات هێزی خۆشی هەیە تۆکمێشە وای دی ڕاستیکی ئەوە هەیە ویست ئەو شە بزانین مەسەڵەن ئەلان چەند دقیقە ینی لەمەوە بەریش ئاگای ئەوانە دەرکەوتن کە ئەو هێزانی مەسەڵەن ئەو ئەحرار الشام و نێزان جوبەت النەسرەوانە کەیسەوەکو کۆڵێ پرۆ داعشن یعنی ئەوان داعشی بەری هەر ئەوانە بوون کەس بە ناوی دیکە و هاتن لە پێشەوە بەرەو عێراق هاتوون عێراقیش دیسان مەسەڵەن کەوتنەوە شەڕەوە بەزان ئاگادار دێشەوە یا پێرەکە بوو هەندێک هێزی هەشت دەرەوە چوون مەسەڵەن بۆ بەشداری ئەو شەڕە بوون لەوێدا ینی بەرەنگاری دەکەنەوە چونکی مەترزایی مەسلەس چێە مەسلە ئەوەیە دەوڵی تورکیا پێشتریش بەناوی داعش و هەمان کاری کرد داعشان زیندوو کردەوە لە مووسڵدا بەهێزیان کردەوە لەوێدا هێرشی ڕۆژاوان کرد هێرشی باشووری کوردستانیان کرد هێرشی وەکوڵێ شنگانیان کرد و ئەوانیشە هەمان ئەو شتان یعنی بیز ئەو مەترسیانش هەیە بیز لەبیر نەکرد مەسەڵەن مەترسی قەتڵعامی وەکو شنگاریش هەیە بیز ئەوە ڕاستیەکە چونکی دەوڵی تورکیا ئەیە بەڕێگەی ئەو چەتانەوە هەرێمەکە نەئارام بکات ئەو نێڵێ مەسەڵەن سەقامگیری دروست بۆ یەکە لەو چونکی خۆی بەرەو داڕمان دەچێت ئەو دەوڵی تورکیا باش دەزانێت کە تەقامگیری دروست بێت ئەو پلانانێکە هەیە مەسەڵەن کورد بێت خاوەنی ستاتی و هەندێکی هەرێمەکە مەسەڵەن ئارام بێتەوە دەوڵی تورکیا وەکو فاش نەتوانێت بەردەوام بکات ئەمە ڕاستە چونکە دەوڵی تورکیا سەر شەڕ و شەر فاشیسم خەریکە داوام بکات یعنی بەردەوامی بەخۆی دەدات ئەو شتێ نامێنێت دەما مەسەڵەن ئێستا سەرکە ئەو ڕۆژە کە هێرشیان کرد مەسەڵەن زۆر دیمەن دەرکەوتن مەسەڵەن هێرشی کچیان دەکرد هێرشی ژنانیان دەکرد و بەکۆڵ بێڕێزیان بەگەل دەکرد یعنی قەتڵعامیان دەکرد یعنی نە لە ئەوانە هێزێکی ڕزگارکردنی هێزێکی چەتە کە دەتەن حتا لە ئەمریکا وەکو هێزی تێرۆریستی 2012 و یا 17 کە هەڵ نەبوون لە یەک دوودان لە ساڵانە کە وەکو هێزی چەتە دەناسرێن یعنی هێزی تێرۆر دەناسرێن و ئەمانە مەترسی ئەوە هەیە ئەگەر پێشی بۆ نەگیری مەسەڵەن ئەو هێزانێک کە هەن لە هەرێمەکە دەوڵەتەکانی کەنسڵ لە هەرێمەکەدا هەن سەقامگیری دروستکەن ئەگەر پێشی بۆ مەسەلە نەگرن احتمالی هەیە کە وەکو هێزێکی مەسەڵەن هەرێمێکی وەکو
ئەوە سنی بیانەوێت مەسەڵەن دیسان دەوڵەتی خلافەتێکی بە شێوازێکی دیکە دروستکەنەوە چونکی ئارمانجی دەوڵەتی تورکی مەسەڵەن زیندوکردنەوەی میساقی ملیان دوایین دەرفەتدا بۆ شتانە کە چونکی ئێستا ئەردۆغان بۆ خۆی سەرۆکی داعش بەڕێوە دەبات ئەمە بۆ هەموو دنیا ڕوونا ئەوە بڵێن ئەو چتانی مەسەڵەن ئەڵێ من ئاگام من بێستا لێ نییە نا بۆ شێوازە نییە ئەوان ئاگیان لەو مەسەلەی هەیە و دوای کێشە چی لەوێدا کێشەکە ئەوەیە هەمەسە هەندێک بەرژەوەندی هەن کە بەرژەوەند تێکەڵی بە یەکتری بوون مثلا بۆ نمونە لەوێدا ئەگەر لە دیمێنەکەنا بینی بێت مەگەر بۆ خاڵ ئاماژە بکەم و خاڵێکی گرنگ دەبینم بەس ئەوانەیە کە وەکو جومەتن لەسرە و هەراوەشان مەسەڵەن هاتن لە دیمێنەکانە کە دیمەن ڤیدۆ کە نیشانیاندا زۆرتر مەسەڵەن هێرشی دووشمیان دەکرد یەکەم بارەکانی ئێران دوو ناوەندی شیعەکان مەسەڵەن وێنەی بەستاهی ئەمام حوسێن هاشتیان مەسەڵەن دەدڕاند و لێیان دەوێنەکانی بارەکانی ئێران ئەوە مەسەڵەن بارەکە ئێران لەوێدا دروست کرا و ئەوانیش وێنەشتەکانیان فرەدەدا مەسەڵەن بە جۆرێک سەمپاتیکی وایە دروست دەکرد کە ئیسرائیل مەسەڵەن لە بەرژەوەندی ئیسرائیلدایە یعنی بە جۆرێک ئەساساً ئەو نەخشە ڕێگای کە ئیسرائیل داڕەشە تورکی ناویدا نییە بەڵام چەتەکانی ئێستا تورکی وەرگی ئەو چەتانەوە بە جۆرێک ئەیە بڵێت ئێمە ئەتوانین پێکەوە بەرژەوەندیمان هەبێت و ئەو گەمەیە کە ئێوە دەستان پێکەوە گەمەش بەشدار نەکەن ئێمە توانین تێکی بدەین یعنی بە جۆرێک سیگنال دەنێرە بۆیان کە بەڵێ ئێمە ئەتوانین لە بەرژەوەندی ئێوەدا بین یعنی مەسەلەکە ئابۆشەوە تورکی مەسەڵەن ئێوە بڵێ من ئەتوانم لە بەرژەوەندی مەسەڵەن سیاسەکانی ئیسرائیلدان بە چە مەرجێک بە مەرجێک مەسەڵەن کورد هێزی نەبێت بە مەرجێک مەسەڵەن کورد بسڕێتەوە جامە تا چەند ئەچسەرەوە بۆیان دیار نییە چونکی لەوێدا تەنها مەسەڵەن خۆ مەسەلەی کوردیش نییە لەوێدا هێزەکانی دیکەشن دوایەوە ئەو چەتانە کە لەوێدا هەن زۆر مەترسی دارن لەسەر ئەساسی ئەوەی کە چون هیچ پلان و پرۆژەیەکیان نییە وەکو بەکرێگیراوی دەوڵەتی خەریک کار دەکەن و ئەمە بۆ ئێران کێشەیە بۆ سووریا کێشەیە بۆ عێراق کێشەیە هەتا داهاتووشدا مەسەڵەن بۆ ئامریکا بۆ خۆی کێشەیە دژی سیاسەکانی ئەمریکا دەردەکەوێتەوە تا بۆ ئیسرائیلیش کێشێت چونکی هێزێکی مرتەزەقەی مەسەڵەن سونی لە پاڵی ئیسرائیلدا مەسەڵەن سبێنێت دەرفەتی رووسەکە کە مەسەڵەن حەماسێکی دروست بێتەوە مەسەڵەن ئەوانە هەموو ئیسرائیل ئۆشتان دەبینێت هەتا ئیسرائیل دەزانێت کە ئەو هێرشانەی کە حەماس کردیە سەر ئەوەی 7 ئۆکتۆبر ئەگەر ناوەکو ناوی لێ دەبن 7 ئۆکتۆبر تورکی لە پشتیەوە بوو ئەوشتان دەبین تورکی لەوە ترسیەکە ئەم داخلەکە بەستا نۆکی پێکانەکە بگەڕێتەوە بەرەو کێ بەرەو تورکیا بگەڕێتەوە بەرەو تورکیا یەکسەرە نەبێت یعنی هەڵدەوەشێتەوە بەڵێ کەواتە بەر لەوەی بچینە سەر ئەو سیناریویانی کە باس دەکرێت لە دوای هێرشی سەر حەڵەب ڕوودەدەن باس لەو مەترسیانە بکەین بەڕێستان باساکە بەترسی بوونی ئەو هێزانە یاخود ئاوا واڵاکردنی دەستی ئەو چەتانە بە تایبەت لەلایەن تورکیاوە لەسەر باشووری کوردستان چییە؟ مەترسیەکەی ئەوەیە یعنی وەکوتم ئەو چەتانە هەڵگەڕێنەوە ینی بێنەوە بەسان عێراقەوە ناو بێژ باشووری کوردستانەوە ئەوان مەسەن شێواز وەکو داعشەیە داعش دەمە لەگەڵ کیانی کرد ئەوشتانە جاربار هەندێکی هێزی کورد مەسەڵەن هەڵەب تێگەیشتنیان هەیە هەتا مەسەڵەن بەدای پەدەکە مەسەڵەن شتانە چونکە تورکیا زۆر پێکەوە بەسەڵەن وەزان پەیوەندیکی باشیان هەیە بەڵام تورکیا خۆ ئەو ستاتۆی باشوور قبوڵ ناکات ئەساساً مەسەلەی شەکە ستاتۆکەیە ماڵباتی بارزانی بەکاردێنێت بۆ ئەوەی کە لە خزمەتدا چون ئەو ستاتۆی لەنێو بەرێت ئەساساً ماڵباتی بارزانی بۆ لەناوبردنی ئەو ستاتۆیە پەیوەندی هەم پێکەوە چونکە ئەو بەرژەوەندی ئاویان پێوەگرێتەوە لەبەرەوە ستاتۆی باشوور هەرچێت مەسەڵەن ڕێگەی بارزانی ئەو سیاسەکە بارزانی بەڕێوەبرد ستاتۆی باشوور هەر لاواازتر بوو کۆتە بن سەیتەرەی تورکیەوە دەوڵەتی عێراقەوە یعنی مەسەڵەن بەغداوە لایزە بۆ چی ئەوشت دەڵێم ئەمە ئاگادار مەسەڵەن ساڵی 2014 کە داعش گریسایەوە یەکەم کۆبوونەوە لەکوێ کە لە ئۆردن بارزانی خۆ بەشدار دوای هاتن مووسڵیان تەسلیم کردن مووسڵیان گرت بە هینی مووسڵ یەکەم هێرش بۆ کێکرا بۆ شەنگال هەتا هاتن نزیکی دەواازەکانی هەولێرەوە ئەگەر گریلا نەچوایە بۆ ئەوە مەسەڵەن هەولێرش گیرە ئەوان گرنگ نییە گرنگ ئەوەیە کە ئەوە بەدەستی کوردەوە نەبێت ئێستا مەسەڵەن بارزانی خۆ مرتەزەقەکان بن مەسەڵەن گارانتیکن لە بوارەدا بۆیە ئەگەر لەوێ بگەڕنەوە یعنی ئامانج ئەوەیە کە ئەو ستاتۆی لە باشووری کوردستانیش مەسەڵەن دەوڵەتی تورکیا نەیبەرێ بخات دەبن سەیتەرەی خۆیەوە یعنی ئەم مەسەلەکە لەو بابەتەدایە ینی پێویستە شتە ببینین بۆیە وەختێ باسی مەترسی دەکەن لەو ڕوانگە بە سەیری مەسەلەکە بەڵێ کەواتە ئەوەی کە ڕوویدا یاخود ئەو گۆڕانکاریانی کە ئیسرائیل دەستیاوەتی لە چوارچێوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە باز لەوەکە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگۆڕن ئەمە چیمان بۆ ڕوو نەکاتەوە دۆخی سووریا و
ناوچەکە بە تایبەت لە ئێستادا بەرەو چی هەنگاوە ئەو سیناریۆیانە چین کە باز دەکرێن و ئایا کام ئەگەرانە نزیکن لەوەی کە بچێتە بواری جێبەجێکردنەوە بێگومان لەو چوارچێوێدا باز لەوش بکەین کورد ئەگەر سیاسەتێکی حەقیقیمانە بکات و بۆ پێی کە بەڕێستان باستان کرێسا ئیسرائیلیش دەزانێت کە پێگەی کورد وەکو کارکتەرێکی سەرەکی ئەبێ لە چوارچێوەی گۆڕانکاریەکانە حسابی بۆ بکرێت. ئەوە ئێستا ئەلام بەرزسیمەدا وەکو زانانی خەریتەیەکەیە نەخشەیەکەیە نەخشەیەکی کە دەوڵەتی سووریا وەکو چوار پارچە نیشاندات نێسەوە بێستا بۆ شێوازێ من هەرمەکانی ئەوە دەوڵەتی ئەمریکا و هەتا ئیسرائیل و ئەوانە هەمویان لێدوانیان داوا کە پێ زۆر شڕ ڕاوەستێت و پلانەکە مەسەڵەن پلانی دووهەم ئیدی جێبەجێ بکرێت ئەو پلانە مەسەڵەن وتم پلانەکە پێشتر هەبوو خەری و جێبەجێ بکرێت دەوڵەتی تورکیا دەستێوەردانی کرد دان دەستێوەردان ڕێگەی چەتەکانە مەسەڵەن ناتوانێت ئەوەندە ئەنجام بگرێت ئەین لەوانەیە هەندێک شت بکەن بەڵام ئەوەندە سەخامگیر نابێت چونکی پلانەکە پلانێکی دەمدرێژە بۆ کۆتاییهان بە هەندێک بابەتی ڕۆژهەڵاتی ناوینە و بریتانیا ناویدا هەیە ئەمریکا ناویدا هەیە و ئیسرائیل و هەتا دەوڵەتانی هەرێمیش تا هەستێکی زۆر لە ئەو پلاندا هەن ئەوەیە کە دەوڵەتی یانی پلانێکیان ئەوەیە کە سووریا بێتە سوورێکی فێدراڵ یعنی ئەو بەژوندی ئیسرائیلدا کە دەوڵەتێکی یەکدەستی وەکو ئەسەری تیان هەبێت کە بەردەوام مەسەڵەن دژی ئیسرائیل یان حکوومەتی سەر ئیسرائیل بێت خۆ ناکرێت مەسەڵەن بەردەوام لە پاڵی سنوورەکانی ئیسرائیل هەر شەڕ هەبێت ئەوەی بەزەرەبێتی ئەو دەبێت سەخامگیری دروست بێت سەخامگیریەکەیش ئەوەیە وەکو چۆن لە عێراق سەخامگیری کەمە شێوازێکی دیکە دروست کرد هەرێمی سێ هەرێمیان دروست کرد هەرێمی مەسەڵەن باشووری کوردستان هەرێمی سوننەکان هەرێمی شیعەکان لە سووریادا ئێستا چوار هەرێم دروست دەبن هەرێمی کوردەکان هەرێمی سوننەکان هەرێمێک بۆ عەلەویەکان کە ئەسەد بۆ خۆی لێدا ئین دەبێت و هەرێمێکیش بۆ ئەوانەی کە پێڵن دروزیان پێڵن یعنی چوار پێکاتێکە مەسەڵەن جیاجاکە لێدا هەن بۆ شێواز دروست دەبێت لەبەرەوە دا مەسەڵەن بۆ کوردەکان ئێستا هەرێمەکە هەیە هەرێمی ڕۆژهەڵات و باکووری سووریا لەگەڵ حتا دێرە زۆر دەچێت کێشەکە ئەوەیە لەو ئینەدا ئەوان مەلی دێرە ڕۆژهەڵاتی فورات وەکو هەرێمی کوردستان قبوڵ ناکەن ئەمە کێشەیەکە جا ئەمە ئێستا کورد چۆن ئەمە شارەسەر دەکات لەوێدایە مەسەڵەن ئەو کە هی قەسەدە مەسەڵەن ئەوانە لەگەڵ هاوسەرەکەی بڵێن هینی مەسەدە ئەوانەدا باسییان کە کەمە توانین لەگەڵ هەموو لایەنەکان بکەینەوە گفتوگۆ لەگەڵ تورکیا لەگەڵ ئەمریکا لەگەڵ سووریا لەگەڵوانە هەموو بکەینەوە گفتوگۆوە ئەن ئەکرێت فورموڵێکی بۆ بدۆزرێتەوە چونکە ئەو شەڕە هەبێتەوە بەردەوام ناکات مەسەڵەن تا ئێستا لە ڕۆژاوادا چی باش بووە ئەوە بووە کە سیستمی بەکۆڵێنێتەوەی دموکراتیک پێشکەوتووە مەسەڵەن لە دێرە زوو لە ڕقا ئەوانە خۆ هەمووی کوردی نییە مەسەڵەن کورد لێدا حزوری هەیەەوە کورد و عەرەب مەسەڵەن پێکەوە ژیان دەکەن ئێمە ئێستا ئەو شتێکە وەکو ڕۆژاوادا گرینگە ئەوەیە کە دەوڵەتی داهاتی مەسەڵەن سووریا ئەگەر دەوڵەتی فێدراڵی مەسەڵەن هەرێمێکی وەکو مەسەڵەن کورد فێدراڵ هەیە مەسەڵەن ئەویش سوننیا ئەو دروزیەکان و ئێستا وەکو عەلەویەکان ئەگەر ئەو پێش بکەوێت ئەو دەما ئێمە مەسەڵەن ئەگەر ئاگادار مەسەڵەن تەبگەری ئازادی تا ڕێبراو زۆر باسیشی دەکات دموکراتیکردنیە ئەو مەسەڵەن هێنان وڵاتانە بۆچی مەسەڵەن زۆر کەسەیە هەر ئەو شتە مەسەڵەن بە شێوەیەکی بەرەواژۆی دەکاتەوە ئەساسەن بۆ ئەوەیە ئەگەر ناوەن مەسەڵەن دەمەشق دموکراتیک بێت کوردی لەدا حزوری هەبێت لە دەوڵەتی ئایندی مەسەڵەن سووریادا هەرێمی فێدراڵی خۆشی هەبێت ئەتوانێت مەسەڵەن لە ئەفرین لە شەهبا مەسەڵەن ئەو حەلەب ئەو جۆرەشونانە کە لە کێشە ئەوەیە مەسەڵەن لە ڕۆژاوای کوردستاندا جۆگرافیای کوردستان پێکەوە نییە ئاشکرا بڵێ مەسەڵەن ئەوە بزانین مەسەڵەن مەسەڵێنێکە ئەفرین ناو قوتە ناوبەری ئەفرین و مەسەڵەن کۆبانی ئەواندا عەرەب هەیە نە مەسەڵەن بێژین تازە هاتوون چونکە خەریتەکە مەسەڵەن لە باکوورەوە وەسڵە مەسەڵەن لێدایە مەسەڵەن ئەفرین لەگەڵ باکوورەوە وەسڵە مەسەڵەن کۆبانی لەگەڵ باکوورەوە وەسڵە نەزانم هەرێمی قامش لەگەڵ باکوورەوە وەسڵە بۆیە ئەمانە قوتقوتن ئەو دەمەوێت مەسەڵەن کانتونیان دامەزراند خەڵکی زۆر مەسەڵەن وتیان بۆچی وایە ئەسان بەخاترەوە کانتونیان دامەزراند چونکی زۆر هەرێمێکی مەسەڵەن وەکو باشوور نییە پێکەوە بێت وەکو باکوور نییە وەکو ڕۆژهەڵاتیش نییە سێ هەرێمی جیاچیە ئەکرێ مەسەڵەن ئەگەر لە دەوڵەتی داهات مەسەڵەن سووریادا مەسەڵەن هەندێکی دموکراتیک مەسەڵەن بەهێز دموکراتیک بەهێز بەرەوە بچێت مەسەڵەن هاوسەنگەکان باش بن مەسەڵەن وەکو عێراقی لێ نەکەون چونکە باشتر مەسەڵەن لە باشووری کوردستاندا لە عێراقدا مەسەڵەن حکوومەتی باشی بزانێت پێ مەسەڵەن
زۆر کار بکات ئەوە لە عێراق مثلا لە بەغداد شاید دروست نەبوو بۆ زۆر بەهێز بوو ئەوان زۆر مثلا شتی جیاجار کەسە بۆ هەرێمان کەسە وەکو هەرێمی دابڕێنراوە کەسە ناوی لێ دەکەین مثلا ناو عێراق مثلا بەغداد زۆر دموکراتیک مثلا بەڕێوە چوبایە ئەوسا ئێستا هەرێمان مثلا توش تعریف نەدەن مثلا بەخاطر ئەوەی کە سەرژمێری بکەن نەدەچینەوە بۆ کەرکووک هادێ هەڵا باشینەوە کەرکووک مثلا سەرژمێری بکەن کە هێشتمان کەم دەبێت ئێستا مثلا بۆ ئافرینەوانە مثلا شتێکی وا هەیە کە ئەگەر بێت و مثلا بۆ شەوا دروست بێت دێمەشق بێژین یا شام پایتەختی مثلا دموکراتیک بێت لە یاساکان دموکراتی بەڕێوە بچن ئەکرێ مثلا هێندە خۆسەری بۆ ئەو هەرێمانە مثلا دروست بکرێت لە یاساکان جێبەجێ بکرێت ئەوانە مثلا ئەوانە دەکرێت پلەی دووهەم پلەی داهاتوو من بۆ خۆم بۆ خوێندنەوە بۆ شێوازە یعنی وەکو ڕۆژنامەوانێک مثلا ئەو شتە بخوێنمەوە ئەساساً کورد ئێستا پلانێکی بۆ شێوازی پێویستە لەبەردەستا هەبێت بۆ ئەوەی کە ئەو دەستکەوتان تا دەستی خستووە بتوانێت بیان پارێزێت وا لە هەمان کاتدا ئەو شنوێنێکی مەسڵانی دەرەوەی ئەو هەرێمە جێگە دەگرن بتوانێت ئەو هەرێمانش بە پارێزێت دموگرافیای کورد و پارێزێت پێویستە هەوڵ بدات کە لە کەشێکی دموکراتیک مەسڵەن سوورێکی دموکراتیکدا ئاستێکی سیاسی گشتی بەڕێوەبرێت مەسڵەن سێرکە قەسەدە هێزی سوورێ دموکراتیک حەسەدە هەر بۆ شێوازە ئەوانە چییە؟ ئەمانە ئەو شتانەیە کە تەوگەری ئازادی مەسڵەن ئەو کەسانی سیاسمدانێک لە ڕۆژاوای کوردستاندا هەن ئەو شتە فکریوە ئەساساً ئەساساً فکری مەسڵەن پێشتری مەسڵەن پارتی پێشڕەوی سووریا هەر هایەستش پێشتر ئەو شەید هەڤین خەلەف لێدا مەسڵەن بۆ ئاسی هەموو سووریا تۆ پێدا لە چوارچێوەی سونەکانی خۆدا دەرکەویت سیاسەتێکی دموکراتیک لە هەرێمی سونەکانە لە هەرێمی وەکوڵێ دروزیەکانە لە هەرێمی عەرەبیەکانە بەڕێوەبرێت مەسڵەن سندە شوێن هەیە وەکو سوێدا سوێدا زۆر جا مەسڵەن ئەوانی وەکو یانێ وەکو هەرێمێک وەکو هی ڕۆژاوا دروستکەن پێکەوەژیان یعنی ئەو پتانسیلانت هەیە تەنها مەسەلە چەتەکانی خۆ لەوێیە ئەمە شتێک دەبین تابلۆیەک دەبینن تەنیا ئەوەیە کە لێرە هەموو چەتە هەیە مەسڵەن بۆ شێوازە نییە مثلا عەرەبیەکانیشە دروزیەکانیشە مەسڵەن بۆ شێوازە کە ئەکرێ مەسڵەن لە داهاتوودا بە وەکو ئاسۆیەکی بەرفراوانترەوە سەیری مەسەلەکە بکرێت کورد ئەتوانێت مەسڵەن زۆر دەستکەوتی باشتر دەست بخات کە ئەم دەستکەوتانەوە دەست دەخرێت کاریگەری خۆی لەسەر تورکیا لەسەر باکووری کوردستان تایبەت دەبێت و ئەمە دەتوانێت مەسڵەن لە داهاتوودا کرانەوەی بۆ سیاسی کورد بکرێت هەر ئەمەشە کە مەسڵەن دەوڵەتی تورکیای تووشی هەراسان کرد بەڵێ کەواتە گەر دوایین پرسیار بکەم دوای ئەم هێرشەی سەر حەڵەب ئەگەریەوەیە چی ڕوو بدات ئەو گۆڕانکاریانی کە هەند کورد چۆنە بێ خۆیان ئامادە بکەن ڕەنگە بە کورتی باسێکمان لەوە کرد کە تا ڕادێگە بێ کورد پلان و پرۆگرامی بێ بۆ دوایەوەی کە ئەو هەرێمانە دروستە بێن بۆ لە عەفرینۆمانەت کورد چۆن ئامادەکاری و کار بکەن بۆەوەی کە تا ڕادێک سەر بەخۆی وەربگرێن ئەو ئامادەکاریانە چین ئەبێ کورد چ خوێندنەوەیەکی هەبێ و ئەو گۆڕانکاریانش کە لە دوای شەڕی حەڵەب ئایا هەر بەتەنها حەڵەب یاک و شارەکانی دیکەش ئەکەونە بەردەم مەترسی ئەم هێرشە گەر بێت و ئەو سیناریویانە بوت یعنی ویسترێ و سیناریۆ جێبەجێ بکرێت ئەو مەسەلەیە من پێم وایە شەڕەکە سنوردار بۆتەوە چونکی لێدوانەکان دەدرێن ئەمریکا لێدوانەدا رووسیا مەسڵەن تا ئێران چوو ئەو عێراق چی بوو تا ڕادەیەک بەشداری ئێران و رووسیاوەمانش بۆ جۆرە نەبوو لەو هێرشە ئێرانیش لاواز بوو لەوانێ بە هەندێک تەوافۆ مەسڵەن بگەن یعنی بۆ کوردانی چی گرنگە ئەساساً ئەوەیە کە لە هەر چۆپارچە کوردستان یەکدەنگ لەسم پێشگیری ڕۆژاوا بکرێت بۆچی بۆ کە ستاتۆی پارێزی مەسڵەن دەنگی کورد هەبێت تا لە دیاسا لە دەرەوە وڵات ئەو مەسا هاوکاریان مەسڵەن بۆ ڕۆژاوا مەسڵەن هەمیشە مەسا و گەرم بێ هەڵدرێتەوە و لە هەمان کاتدا کوردی بتوان لەو هەرێمانە کە هەیەی خۆی بپارێزێت تابێت بەسێت لە هەرێمەکانی کە باسمان کە مەسڵەن ئەشرەفیە و شێخ مەسعودەوانە مەسڵەن بتوانێت خۆی بپارێزێت و لەسەر ئەوەی بەسا بتوانێت ڕێگەهایەکی دیپلۆماتیکیش بەکاربێن مەسڵەن هەموو شتێک شەڕ چارەسەر نابێت مەسەلە ئەوەی مەسڵەن تەنیا ئەوەی نەبێژین یان جاربان لایەنی دیک لایەن ئەڵە مەسڵەن ئەو لێدا ئەو کورد مەسڵەن وایلیان کرد هێشان کردە سەر کوردەکان مەسڵەن ئەوە لە هێزی پاراستنیان هەیە تا ئاستی مەسڵەن قەسە دەوانە مەسڵەن هەوڵدان کە مەسڵەن کوردەکان لە ئاستی کوشتارێکی مەسڵەن بۆ شێوازە ڕزگار بکەن مەسڵەن دۆر پێشکراوە مەسڵەن ڕاگەز دەکەن بۆ شوێنەکانی دیکە بەڵام لە هەمان کاتدا پێویستە کورد مەسڵەن پتانسیلی دیپلۆماتی لە خۆی نیشان بدات مەسڵەن ئەمەش من بینی مەسڵەن حەسە دەوانە مەسڵەن بانگوازیان هەتا قەسەدە بانگوازی کرد کە ئێمە توانین لەگەڵ تورکیا دیالۆگ بکەین مەسڵەن ئەو ڕێگانە بهێڵدرێنەوە لەگەڵ وڵاتانی دەرەوە مەسڵەن دیالۆگ هەبێت لەگەڵ ئەمریکا دیالۆگێکیان هەیە بۆ ئەوەی کە کورد بتوانێت لەم گۆڕانکاریە کە ئێستا دەکرێت ئەو ستاتۆیە خۆی
بپارێزێت بتان ئەو کانتۆنانی کێستا هەن بیان پارێزێت و لە هەمان کاتدا بتوانێت لە ئاسی نوێنەتەوەیدا ئیدی وەکو هەبوونێ مەسەن فەرمێت پێیاکات چون ئەگەر سووریا چون قەتنامەیەکی باش ئەو قەتنامە بینایکە ئەو قەتنامە پێشتر بەسراوە لە ساملەدا کە هەر ئەو سووریا بێتە 4 پارچەوە ئەوە هەیە ئەگەر ئەو قەتنامە جێبەجێ بکرێت کورد تا ئاسێک لە ئەو بەشەدا کە هەیە بەدەستیەوە لێژێر دەستیدایە ساحایەکی زۆریشە ئەبێتە خاوەنی ستاتۆیەکی فەرمی مثلا دەوڵەتێکی فێدرال بێ ئەبێتە هەرێمێکی فەرمی کە ئیدی فەرمیە وەختە فەرمی بوو ئەمە ڕێگای دیالۆ دەکاتەوە ڕێگای مەسەڵەن خەبایەکە دەکاتەوە چونکە ئەو مەسەلەی چەتانەوە هاتنی ئەوانە حتا هاتنی تورکیا بۆ ناو خاکی سووری ئەوانە دەم کورتن دەم درێژ نین گرنگ ئەوەیە کە کورد بتوانێت ئەو ستاتۆیە خۆیان دروست بکات و دوای لەگەڵ لایەنەکانی ناوخۆیی سووریەدا بکەوێنەوە دیالۆگەوە بۆ ئەوەی کە سووریەکی داهاتووی دموکراتیک دروست بێت ئەمما ئەگەر پێش بکەوێت ئەتوانێت مەسەڵەن وتم پتانسی لەو شتانەیەشەیە هەندێک کەلمەکان بۆ شێوان چونکی چەند نەتەوە جیاجە پێکەوە لەوێ ژیان دەکەن و کوردیش توانێتی مەسەڵەن لە ئەم نزیکە 30 ساڵی ڕابردووە لە 2011 ئەو پتانسیە خۆی نیشان هەسن لە ڕقاداوەشە نیشانداوە کورد مەسەڵەن لێدا ڕێوەبەری دەکات لە عەرەبیشدا هەیە لە منبەج هەر بۆ شێوازە نەزانێت تەبقا هەر بۆ شێوازە ئەوانە هەموو مەسەڵەن دەرفەتی باشن کە عەرەبەکانی ئەوشیان بینیوە تورکمانەکان ئەوشیان بینیوە ئاسووریەکان ئەوشیان بینیوە ئەم یارە تەنها هەرێمێکە کە هەری کەم سازکارێکی دموکراتیکی هەیە و نازانم مەسلەی ژنان و مەسلەی گەنجان و مەسلەی نەتەوەکان و زمان و جۆشتان چارەسەر کراوە ئەمە ئەزمونێکی کۆیت بەشەکانی دیکە سووریا و ئەزمونیان نییە وتم مەسەڵەن منتەقەی سوێدا حتا ویستیان لەو ئەزمونە چەندان هەسە هەڵدانداوە کە لەو ئەزمونەی ڕۆژاوە شەڵ بەرگن مەسەڵەن لەگەڵ هەڵدانیشە لە دیالۆگێکدان ئەمە دەرفەتێکی باشە کە تۆ مەسەڵەن ئەگەر تۆ بە شێوەیەکی دموکراتیک بتوانێت و هەرێمانە مەسەڵەن ئارام کردەوە لە حاڵی شەڕدا و بۆ شێوازە تۆ کاریگەیت خۆدابنی وەکو کولتوری دموکراسی بوون کاریگە دابنی سەر بەشەکانی دیگە بۆ شێوازە تۆ توانێت پێشنگایەتی مەسەڵەن سووریەیەکی داهاتوو بکەیت. بەڵێ ڕۆژنا من و سیروان هەورامی دووبارە سوپاس بۆ ئەمە دەبوون. سوپاس بۆ ئێوەش. بەڵێ بەڕێزان زۆر سوپاس بۆ ئێوەش تاکو ئێستا بیسەرمان بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.